بینەران و بیسەرانی خۆشەویست سڵاوتان لێبێ خۆشحاڵین لە بەرنمەیەکی دیکەی پەنجەمۆ لەگەڵێەوەی بەڕێزداین. لە بەرنمەیەم جارەدا میوانداری دوکتۆر حوسەینی خەلەقیمان کردووە، کەسایەتی ناسراوی کوردستان و هەروەها نووسەر و شاعیر و وەرژێر و کۆمەڵناس، سەردەمانێک ئەندامی کۆمیتەی ناوەندی حیزبی دیموکراتی کوردستانی ئێران بووە. شایەتی لەسەر کۆمەڵێک ڕووداوی مێژووی گرنگ دەدات کە خۆی لە نزیکەوە ئاگای لێیان بووە یاخود تێیاندا بەشدار بووە. ئێمە لەم بەرنمەیەدا هەوڵەدەین چەند لاپەڕەیەک لە ژیانی هەڵدەینەوە و شایەتیەکانی خۆی بۆ بینەران و بیسەرانی ڕوودا و بۆ مێژوو تۆمارەکات. دکتۆر بەخێر بێی بۆ بەرنامەی پەنجەمۆ. جەناب تۆ هاوڕێیەکانت. دکتۆر پێم خۆش بوو سەرەتا ئەگەرچی ڕەنگە ئەمە ینی تەمەنی تۆ نەبوو بێ، بەڵام لەسەر کۆماری کوردستان پرسیار بکەم، چونکە جوگرافیاکەیشی هەر لە سنووری ئێوەیە نەبووە، ینی ئەو کاتە کە ئەو شوێنەی کە ئێوە لێ ژیاون بە تایبەتی مەنتیقەی سنەوە ئەوانە لەسەر کۆمار نەبووە، بەڵام لەگەڵ ئەوەشا جەنابەت ینی زانیاریەکی باشت هەیە لەسەر کۆماری کوردستان. بە بڕوای ئێوە کۆماری کوردستان جەنابەت باسی ئەواکەی لە وتارێکدا یاخود لە کتێبێکدا کاڵەی کۆماری کوردستان لە بەرامبەر کۆماری ئازربایجانی ئێران دروست بوو، نەک ئەوەی کە لە بەرامبەر ڕژێمی شاهنشایی. مەبەستە چییە لەوە دکتۆر؟ کاتێک کە بڕیار درا کۆمارێ دروست بکرێ، ئەساسەن بڕیارەکە ئەوە بوو کۆمارێکی ئازربایجان دروست بکرێ و ئەو بەشە لە کوردستان کە دوایی بوو بە جغرافیای کۆمار، ئەوە وەکو خود مختار، وەکو بەشێکی خود مختار لە چوارچێوەی کۆماری ئازربایجانە ئەوە بکرێ. با قڕۆف ئەوەی گوت لەلایەن ستالینەوە ئەو دەستورە ئەو فەرمانە هاتبوو، بەڵام پێشەوە وەڵامی ئەو داوخوازەی نەداوە و کۆماری کوردستانی سەربەخۆ ڕاگەیان، نەک خود مختار سەر بە ئازربایجان. کەوابوو کۆماری کوردستان ئەگەر دەنگۆ هەیە ئێژن سەربەخۆ بووە، لە ئێران سەربەخۆ نەبووە، لە ئازربایجان سەربەخۆ بووە بەو شێوە، هەر بەشێ بووە لە ئێران و قەراریش بووە قەوام و سەڵتەنە لەگەڵ پێشەوەری و پێشەوا و ئەوانە حکوومەتێکی دێموکراتیک ئەو لە سەراسەری ئێرانە پێک بێنێ، ئەمانیش دوو حکوومەتی دێموکراتی هەبێن و ئێران بکەنە دێموکراتیزەی بکەن ئێران. یعنی مەبەستەوەی وەکو کۆمارێکی فیدراڵی وابێ، شتێکی ئاوا فکرێکی ئاوا بووە و دیارە قەوام و سەڵتەنە نەی کردووە ئەو کارە، خەیانەتی کردووە هەم بە پێشەوەری و هەم بە پێشەوە و شتەکەی دەواقع خستۆتە پشتگوێ، چونکە ماهیەتەن نێشی دەتوانێت لەبەرەوە حکوومەتی پادشایی لەسەر کۆڵەکەکانی عەشیرە دامەزراوە. وەختی وڵاتێک کۆمەڵگاکەی پەیوەندی کۆمەڵایەتیەکەی عەشیرەیە، شتێکی سروشتیە ناتوانێت دێموکرات بێ، ناتوانێت دێموکراتی. بەس دکتۆر پێشەوەی کە کۆمار ڕابگەێنرێ لەگەڵ ئێرانە لەسەر ئەو مەسەلانە قسە کردووە، چۆن باس کراوە، هەر چوەتە تاران، قەوام و سەڵتەنەی دیوە چوەتە تاران. چێ جەنابی پێشەوا؟ جەنابی پێشەوا بۆ خۆی چوەتە تاران. هیچ بەڵێن هێشتێکیان پێداوە لەوێ؟ ینی بەڵێ قەوام و سەڵتەنە وتیە باشە، ئەی بەڵام نە لە ماهیەت و جەوهەری سیاسی ئەو کاتی دەسەڵاتی پاشایەتی دموکراسی معنای نییە. ئەوش لەو چرخا و لەو حاڵەتا و لەو فەرهەنگە پاش کەوتووە شیعیگەریاکە لە وڵاتە زاڵ بوو بەسەر، یانێ ئاخوند حاکم بوو نە پادشا. بەس دکتۆر لێرەیە باسی کۆمارە، ینی لە کاتێکە بڵێن ئێران شاهنشایی بووە، چۆن ئەکرێ مەسەلەن کۆمار لە ناو شاهنشاهیە؟ قەرارەکە ئاوا بووە، هەم بە بەرنامەیە کە یەکێتی سۆڤیەت هەی بووە ئەو کاتە خۆی وڵاتە دێموکراتیکەکانی دروست کرێ وەکو منزومەیەک، وەکو با بڵێن کوپلەیەک لە دەسەڵاتی جۆرا و جۆر،
فکرێکی ئەویان بووە کە ئەویشە ئەو گەڵاڵە لە ئێران داڕێژن ئەو کارە ئەنجام بن. کەواتە ئەگەرە و پرسیارە بکەین سۆڤێت نەخش و ڕۆڵی چی بووە لە دروستکردنی کۆماری کوردستان؟ دوو نەخشی بووە، هەم نەخشی فکری بووە ئێدۆلۆژیکی و توانوێتی ئەو فکرە منتەقل بکە هەم بە پێشەوە و هەم بە پێشەوەری و هەم مەسەلەی ئازەربایجان و کۆمار و سیستمەکە لەباری فکریەوە لەباری مادیشەوە دیارە کۆمەکێکی زۆر کەمی بە کۆماری کوردستان کردووە، بەڵام کۆمەکی زۆر هەم سەربازی کردووە، هەم تکنۆلۆژی کردووە، هەم نەفەراتی نردووە، نەفەراتی خاوەن بیر بۆ ئیدارەی وڵات. ئەو کاتە ئازەربایجان کەسانێکی تیان نەبووە بتوانن وڵاتی ئیدارە بکەن لەباری مدیریەتەوە. ئیدارەی وڵات خۆ گاڵتە نیە، تەنها بە سەر دروست نابێ، بە ئینسانی دوو پێ دروست نابێ، بە مێشک دروستە بێ. ئەوە نردیان لە ئازەربایجان و ئەشخاصێکی زۆریان نرد بۆ ئازەربایجانی ئێرانی ئەو کات و لەگەڵ پێشەوەریە دەستگای دەوڵەتیە پێکێنە و ئەوانە لەباری تفەنگ و چەک و تەقەمەنی و یارمەتیدان لەباری چاپخانە و تەکنۆلۆژی ترەوە ئەوەیدان مدیریەت و ئیدارەی پێنیشاندان کە چۆن وڵاتی ئیدارە کرێ، بەڵام ئەو تەوەجوهە بە کۆماری کوردستان نەکرا. پەیوەندی کۆماری کوردستان و ئازەربایجان چۆن بوو؟ یەکجار نزیک و برایانە بوو، یەکجار نزیک و برایانە بوو. هەردوو نەتەوە هەستیان بەوا کردکا بێ هاریکاری یەکتر بکەن و هیچ ئیتیفاقێک لەو ماوەی 11 مانگە هیچ ناڕەحەتیە بێجگە ئەوە نەبێ کە کوردێک تورکێکی کوشتوو کە پێشەوە یعنی دادگای کورد دەستوری دا لەباتی ئەوە بیکوژنەوە کەسێ هیچ مشکلەیەک نهاتە پێشەوە. ئەوەی دێهاتی کوردنشین بوو لەگەڵ تورکنشینەکانە ئەکسەریەت بە هەر کەسێ بۆ ئەوان ئیدارەی گوندەکە و یا شارەکەیانە کرد و تورکەکە جیەکری ئەوان بوون و لە هەر کوێ تورکەکە زۆر بەبوون بە نیسبەتی دانیشتوانی کوردەوە تورکەکە ئیدارەیە کرد، کوردەکە جێگری ئەو بوو، هیچ مشکلێکیان نەبوو. دکتۆر زۆر جارباسی ڕۆڵی سەرۆک عەشیرەتەکانەکرێ هەم لە دروستکردنی کۆمارە هەم لە ڕووخانی کۆمارە. بە بڕوای تۆ ئەوانە دەوریان چی بوو ینی؟ من لە پێشا ئاماژەم بەوە کرد کە دەسەڵاتی پاشایەتی لەسەر کۆڵەکەی دەرەبەگایەتی لەسەر کۆڵەکەی نیزامی ئەرباب ڕەعیەتی دامەزراوە، کەوا بوو ئەوەی کە خاوەن مڵکە، ئەوەی کە خانە، ئەوەی کە دەرەبەگە ناتوانێ وەکو بیر کۆمارێکی دموکراتیک قبول کا کە دەسەڵاتەکەی کەم کاتەوە و مڵکەکەی بەسەر خەڵکە دابەش بکە و بچێتە ناو چوارچێوەیەکەوە کە خەڵک مافی ئەوەیان هەبێ چارەنووسی. بەس من مەبەستم کۆماری کوردستان، آخر منیش مەبەستم ڕاست کۆماری کوردستانە. هەر بۆیە ئەوانەیش کە بەڕواڵەت لەگەڵ کۆماری کوردستانە بوون بێجگە چەند کەسێکیان بەڕواڵەت بار و دۆخەکەیانە خوێندەوە خۆیان سازگارە کرد. بۆمان دەرکەوت کە لە ئاخریشەوە چەندین نامە لە ژێرەوە نووسراوە بۆ شاکە ئێمە هەر وەفادارەکەی جارانی خۆتین و حتا بۆ لە سێدارەدانی نەمر پێشەوایش ئیمزایەکی زۆریان کۆ کردەوە، هێندێ مەلایش و ئەکسەریەتی خان و دەرەبەگەکان بوون کەوا بوو لەباری فکری و ئێدۆلۆژیکیەوە کۆمار لەباری کۆمەڵایەتیەوە ئامادەگی ئەوەی نەبوو کە بتوانێت دەسەڵاتێکی سیاسی دموکراتیک دامەزرێنێ. و لە ڕاستیدا دکتۆر قاسم دوی دەمەت دەڵێ گوڵێکی سوور بوو لە شەختەی زستانە ڕوا کۆماری کوردستان، یعنی کۆمەلگا هەڵگری ئەو بیرۆ بۆ چوونە نەبوو، کۆمەلگا ئامادە نەبوو، خوێندەواری نەبوو، سیستمی ئەرباب ڕەعیەتی زاڵ بوو، خرافاتی دینی زۆر بوو، خرافاتی عەشیرەگەری و دابوو نەریتی. بەڵام لەگەڵەوەشە لە ڕووی ئەمنیەوە تۆ باسی ئەوەکەی کاڵی تەنها لەو یان زەمانەیە کەسێک کوژرا. ئەوە مەها ئەوەیە کە من پێم وایە لە باسێکا باسم کردووە کە هەتا ئێستایشی لەگەڵ بێ کورد لە چەرخی بیستەمدا ڕێبەرێکی وەک پێشەوای نەبووە دایس.
هەم بە ئیمان بوو هەم نیشتمان پەروەەر بوو هەم سادق و ڕاستکۆ بوو لەگەڵ خەڵکەکەیە و هەم بە تەدبیر بوو یعنی کەسێک نەبوو هەڵچێ کەسێک نەبوو تووڕە بێ کەسێک نەبوو بەدین بوو ئەو وەختا کەسایەتیەک بوو کە هەتا ئێستا کورد شتێکی وای دروست نەکردووە. هیچ بەڵگەیەک هەیە بۆ ئەوەی کە ئەو سەرۆ خێڵ و ئەوانەی کە وەزیر بوون لە ناو کۆماری کوردستاندا پەیوەندی ژێر بە ژێریان هەبێ لەگەڵ ئێرانە؟ هەیە بڕێ باس کراوە لەو ئاخرانەوە هێشتا بە ڕوونی دەرنەکەوتووە بەڵام زۆربەی زۆریان بەوەفا بوون بۆ پێشەوە. بەڵام کاتێکیش کۆمارە ڕوخێ هیچ کەس لەوانە لە سێدارە نادرێت. ئادێ هەن جەماعەتێک هۆیەکەی دوو شتە یەکێ مەسەل بابە شەیخی ترجان ئەو زۆر بەناوبانگ بوو لە کۆمارە بەڵام لەبەرەوە شێخە و تەرێقەی هەیە و مرید و منسوبێکی یەکجار زۆری هەیە یا ئیسماعیل خانی ئێلخانی زادە های ئیسماعیل خانی زادە وەزیر بووە ئەی بۆ نەیان کوشتووە لەبەرەوە عەشیرەیەکی گەورە بوون ئێلخانی زادەکان ئەگەر بیان کوشتایە ممکن بوو مشکلەیەک بۆ سیستمی پاشایەتی لەو ناوچە دروست بێ لەواقع لەبەر ئەوە کە عەشیرە بوون لەبەرەوە کە دەسەڵاتی سیاسیان بوو لەبەرەوە کە دەوڵەمەند بوون و توانایی ئەوەیان بوو ئەوەی کە فەقیر بوو کوژرا بەڵام ئەوەی کە دەسەڵاتی بوو ئەو سیستمی دەرەبەگایەتی بوو دەرەبەک ناکوژێ لەبەرەوە دەرەبەک ڕاگری عەرشی پاشایەتیە نەیکوشت. دکتۆر کۆماری کوردستان بۆ پارچەکانی تری کوردستانی زۆر گرنگە و ئێسەش سیمبۆڵێکی جوانە ینی ئەو کاتە نەخشی بە تایبەتی بارزانیەکان چی بوو لە پاراستنی کۆمار لە ئاوەدانکردنەوە ئەوەی کە ئێمە باسمان کردووە و مێژوو نیشانی داوە دوو لایەنی هەیە لایەنێکی بارزانیەکان وەک خۆ هەموو کەسێکە زانێ مێژوو نیشانی داوە بە فشار بە زۆر لە باشووری کوردستانەوە ئاو دیوی ڕۆژهەڵاتی کوردستان بوون بەڵام کاتەکە کاتێکی باش بوو کاتی نزیکی ڕاگەیاندنی کۆمار بوو ناوچەکە چۆڵ بوو 3-4 ساڵ بوو ئەسن حکوومەتی ناوەندی ئێران لەو ناوچە هیچ دەسەڵاتێکی نەبوو و وەکو پێشەوا بۆ خۆی فەرموویە وتیان تۆ ئەبێ خود مختار بی کتێمە 4 ساڵە خود مختارین ئەمانەوێ کۆمار پێبینی و ئەوەی کە من کردومە کاری من نییە داوخوازی نێتەوەکەمە جا ئەوە یەک مەسەلە مەسەلەی دووەم دیارە شتێکی سروشتیە وەختێ بارزانی نەمر دێتە ناو ڕۆژهەڵاتی کوردستانەوەت ئەبێتە میێوانی پێشەوە میێوانی گەری کوردە ڕۆژهەڵاتی کوردستانەوە بە باوشی ئاوەڵاوە ڕایەگرن و ئەویش بە ئەو پەڕی توانایی خۆیەوە پارێزگاری لە کۆمارەکە وە کردیش ئیتر مێژوو خوار و ژووری هەیە ئینسان لاپەڕێکە خوێنێتەوە درەوشاوەیە ئەو لاپەڕێترە خوێنێتەوە بڕێ تاریکە لێڵە نابێت بە بۆنیت لاپەڕە لێڵەکە و لاپەڕ ئێمە باسی ئەو سەردەماکەین ڕەنگە باسی لاپەڕە تاریکەکەش مەبەستمەوەیە بەڕاستی ئەو لاپەڕێکی زۆر ڕوون و جوان و خزمەتێکی زۆریان کردووە و لە ڕاستیدا ئەتوانین بن ڕووداوێکی نەتەوەیی بووە کە مێژوو تۆماری کردووە لەو کاتا کە توانی ئەوانە وەکو کوردستان تماشای شتەکەکە نە باشوور و باکوور. پێشەوە کاتێک کە مەسەن لە کاتی بڵێن تێکچوونی کۆمارە بە بڕوای تۆ جگەلەوەی کە بازەکرێت کە نەیویستووە خەڵکی مەهاباد و بڵێن ئەو ناوچەی لەژێر دەستیا بووە بە تەنیا بەجێبێڵێ ئێرانیەکان پێ دوایە هیچ بەڵێنێکیان پێدا بێ بۆ کە نەیکوژن؟ ئێرانیەکان کاتێکە لەشکری ئێران هێرشی کردە سەر ئازەربایجان فیرقەی ئازەربایجان فێرقەی دموکراتی ئازەربایجان پارێزگاری لە خۆی کرد و شەڕێکی قورس لە تەورێز و ناوچەی زەنجان و تەورێز و گولستان و ئەو منتەقە هاتە پێشەوە 15,000 نەفەر لە ئازەریەکان کوژران
و شتێکی تەبیعی بوو وەختێ کۆماری ئازەربایجان بۆ هەموو ئیمکاناتۆ نەیتوانی بەرگەی لەشکری ئێران بگرێ پێشەوە ئەوەی ئێزانی کە ئەو لەباری هێزەوە ناتوانێت پێشی پێ بگرێ هەر بۆیە چوو تامیان دواو چوو بە جیبێکەوە بە سیارەیەکەوە چوو پێشوازی لە سەر لەشکر هۆمایون کردەوەی کە فەرماندەهێنەکە بوو هێنایە مەهاباد چوونە بۆ کات بەیەکەوە قەولی پێدا کە مەهاباد بکەنە یەکەیەکی ئیداری و پێشەوە ئیدارەی بکە نە بە شێوەی کۆمار بە شێوەی ناوچەی یعنی با بڵین اختیاراتێکی ناوچەی قەولیشیان پێدا بەڵام لە پێش وەسیەتنامەکەیشی خۆ دیارە دەڵێ ئەوانە درۆ دەکەن ئەوانە ئەگەر هەنگوێنت پێ بدەن شاری مارت پێدەن لە نووسینەکەیان دیارە کە قەولەکەیان شکانوە کەواتە بەڵێنێکیان پێیاوە بەڵێ ئەمن بەوچوونم ئەوەیە بەڵێنێکی زۆر قورسیشیان پێداوە و لە ژێر پیان خست برندەکە ئەکرێ بڵێن فێڵیان لێ کردو بەڵێ بەڵێ ئاخ پێشەوە ئینسانێ نەبوو بیر لە ئینسان کوشتن بکاتەوە بەڵێ هەر بۆیە بە پێ نیەتی پاکی خۆی پێوا بوو ئەوانیش ڕاستەکەن بەڵام بۆ خۆی دەڵێ عەجەمەگەر هەنگوێنێت پێبدا حتممە زاری ماری تێدایە معنای ئەوەیە کە درۆیان لەگەڵ کردووە نووسینەکەی بۆ خۆی حکایەتەکە بەڵێ لەسەر دادگاییکردنی قازی محەممەد پێشەوە قازی محەممەد و هاوڕێکانی هیچ بەڵگەیەکەیە ئەو ئەفسەر و مەسەلەن ئەوانەی کە خۆیان بە دادوەرزانیوە بەشدار بوون چیان وتووە لەسەر پێشەوە هیچ ئەوەی کە دادگاکەی تۆمار کردووە دوایی شتەکانی بڵاو کردەوە کابرایەکی ئەرتەشی بوو چۆن باسی پێشەوە دەڵێ پێشەوە وەختی قسەیە کرد لەگەڵ دادگا ئەوە ئەو بوو دادگای محاکەمە کرد دادگاییە کرد نەدادگا ئەدوکات و قازیەکان ئەوە ئەو بوو ئەڵێ پرسیاریان لێ کردیان تۆ چووی بارزانیت هێناوە نووسراوە کە بڵاو بووەتەوە دەڵێت تۆ چووی بارزانیت لەو دێوە هێناوە بۆ هێناوتە دەڵێ بارزانی نەمهێنە بارزانی لە هۆدەیەکەوە لە ماڵەکەی خۆیان لە خاکەکەی خۆیان هاتووەتە هۆدەیەکی تر بارزانی قەریب نییە بارزانی کوردە ئەو خاکە خاکی کوردستانەوە یعنی پێشەوە لە دادگاکەیە لە ڕاستیە ئەو پەڕی شەهامەت و گەورەی خۆی نیشان داوە بە پێی ئەو بەڵگەنامە کە بڵاو بووەتەوە کابرا بەڵگەنامەی خۆی بڵاو کردەوەتەوە کە جریانی دادگاکە چۆن بووە دکتۆر ئاین ڕۆڵی چی بووە لە هەم لە دامەزراندنی کۆمارە هەم لە ڕوخاندنی کۆمارە ئەبێت تۆ تماشای کۆمەڵگا بکەیت بەڵێ بیر و بۆچوونی کۆمەڵ لێکدانەوەی ئەندامانی کۆمەڵ دابوو نەریتی کۆمەڵ ئاینی با بڵێن ئەوەی کە لە ناو کۆمەڵگا ڕەواجی هەیە و خەڵک بیری دێکاتەوە ئەگەر تۆ ئەوانە نەناسی بەپێ ئەو ناسینە هەڵس و کەوتنەکەی ناتوانانی خەڵکی کۆمەڵگاکە بەرەو لای دیاردەیەک کە پێ بڵێن کۆمار یا دەسەڵاتی سیاسی کوردی ڕابکێشی پێشەوە زۆر چاک ئەو باری کۆمەڵایەتی وڵاتەکەی خوێندەوە سیستمی دەرەبەگایەتی ئەرباب ڕەحیەتیە فکری کۆنەپەرستانە و عەشیرانەیە دین پڕە لە خۆرافات سەڵسەڵە و پڵپڵەیەکی زۆری پێوەیەوە خەڵکەکە بڕوای پێیە چاک و نازانم قەبر و نازانم ماچکردن و چی و فلان و ئیسێش کە هەر ڕەواجی هەیە بەشێکی هەموو ئەوانە تۆ ئەبێ بناسی بیپارێزی تا بتوانی دڵی خەڵکەکە بۆ لای پێکێنانی دەسەڵاتێکی سیاسی لەو چەشنە ڕاکێش و پێشەوە کۆمەڵناسکی گەورە بوو لەو بارەوە فەرهەنگی خەڵکەکەی دەناسی بەڵێ دکتۆر تۆ یعنی هەر لەو پەیوەندیە زۆر لێکۆڵینەوە و کتێب و لەسەر ئاین و لەسەر خوداناسی و لەسەر ئەو بیر و باوەڕە فەلسەفیانەی کە هەیە نووسیوە پەیوەندی لەگەڵ کووردا زۆر جارە و پرسیارەکرێ تورک و عەرەب و فارس توانیان کەڵک لە ئاین وەربگرن بۆ ئەوەی
تەنانەت خەلافەتی گەورە دروستکەن دەوڵەت دروستکەن کورد بۆ ئەمەی نەکردووە کورد ئەیتوانی بیکاوە زەمینەیەکیش فراهەم بوو بۆ کردنی بەڵام نە لە ڕێگای ئاینی ئیسلامەوە لە ڕێگای تێکڵاوێ لە ئاینی ئیسلام و تەسەوفەوە لە زمانێکە مەولانا خالدی نەقشبەندی لە سولەیمانی مدەڕێسە بێ مەلا بێ شێ معروفی نۆدەهی تەریقەی قادری هەیە با پیرە گەورەی شێخی مەحموودی مەلێک ئەو دوانە ئەو دوو کەسایەتیە ئەگەر کێشەی تەریقەی نەقشبەندی و قادری نەبوایە و یەکتریان تەکفیر نەکردایە و بربەرەکانیان نەکردایە ئەیانتوانی لە ڕێگای تەریقەی نەقشبەندی و قادریەوە حکوومەتێکی کوردی پێک بێنن ئەو کاتە زەمینە زۆر فراهەم بوو بەڵام دەبینی شێ معروف نەودەهی وجودی مەولانا خالد قبول ناکە مەولانا خالدی چووەتە دێهلی لەوێ تەریقەی نەقشبەندی هێناوە دەستی لە تەدریس و دەرس خوێندن دەرس کوتنەوە هەڵگرتووە لە سلێمانی خەریکە تەکیەی خالدی دروستەکەوە مزگەوتی مەولانا هەیە لەوێ ئەوەکە وای لێ هات کێشەی ئەوانە گەیشتە شۆنێ شێ معروف نۆدەهی کتێبێکی لەسەر مەولانا خالد نووسیە سەرەتای کتێبەکە ئەوایە دەڵێ وەڵعته تەذکرەتە طلابی تەکفێرەتەن لخالد الکەذابی ئەوەم دانا بۆ بیرئانینی قوتابیەکان و ڕاگەیان تەکفیرێکە یانێ بە کەفردانانە بە کافردانانێکی خالدی درۆزنە کتێبەکە چاپە ئەلان کتێبەکە مەوجودە و وای لێ کرد تەنگەتاوی کرد ڕفاندی هەتا بەغدا لەوێ تەکیەت الخالدیان دروست کرد لەوێش هەر نەیتوانی خۆی ڕابگرێ هەر بە بۆنی دەسەڵاتی نۆدەهیەکانەوە یا با بڵێن قادریەکانە و بەرزنجیەکان و چووە دیمەشقەوە بوو لەوێ مرد و ڕۆی من ناڵێم ئەو باشە یا ئەو خراپە مەبەستم کێشەکەیە ینی بە بڕوای تۆ ئەگەر ئەو دوانە تەوافقیان بێگومان لە تەسەوف و مەزهەب یانتوانی شتێ دروستکرد بۆ گەلی کورد بەڵام یەکتریان تەحمل نەکرد وەکی ئیسا ئەو قبول ناکە ئەو ئەم قبول ناکە بەڵێ ئەی دکتۆر تێڕوانینی تۆ لەسەر سەلاحەدینی ئەیوبی چییە؟ دیارە سەلاحەدین ئەیوبی 800 ساڵ پێش یاوە لە زەمان سەلاحەدین ئەیوبیا حکوومەت و دەسەڵاتی سەراسەری دنیا ئیمپراتوری بووە 6 ئیمپراتوری لە سەراسەری کوڕی ئەرزەها بووە وەکو ژاپۆن و وەکو ڕۆم و وەکو ڕووس و وەکو ئەو ئیمپراتوری عوسمانی دوایی کە پێکاتووە ئەوانە مەسەل ئیمپراتور بووە مەسەلەی نەتەوایەتی و جوغرافیا و سنووری جوغرافیایی و بیری نەتەوەی 250 ساڵ 200 ساڵ پێش لە فەرانسە پێکاتوە هەر لە ئەوروپاوە دەسی پێکردووە کەواتە ناحەقیە کە ئەڵێن بۆ دەوڵەتی کوردی دروست ناتوانێت دەوڵەتی کوردی دروستکە مەگە دەوڵەتی فارسی هەبوو ئەو وەختە مەگە دەوڵەتی ئینگلیسی هەبوو مەگە دەوڵەتی عەرەبی هەبوو ئەباشی چۆن من لە شەرایەتێکە 800 ساڵ پێش بڕۆ پێشەوە سیستمی ئیمپراتوریە هەر کەسێ دەسەڵاتی هەیە زەوی ئەو یەکەکە داگیرەکە کاری بە زبانی کەسی چەو نییە نە زبانی ڕەسمی هەیە هی بەشێک نووسراوەی زبانی ڕەسمی هەیە هەر کەسێ هەرچی هەر بە هەر زبانێکە زانێت قسەی پێکە باشە سەلاحەدین چۆن بیری نەتەوەی پێیاکە چۆن ببێتە ئەنتەرناسیۆنالیست چۆن ببێتە چەپ چۆن ببێتە دێمۆکرات چۆن ببێتە نەتەوە پەرست لەکوێ ببێ یعنی تۆ ئێستاشی لەگەڵەوە ڕەخنانە نابەجێن بە بڕوای تۆ 100% نابەجێن ئەوانەی کە نەتەوە سازیەکەن وەکو فارسەکان و عەرەبەکان کەسایەتی گەورەیە خۆیان ئەگەر زۆریش بچووک بێ گەورەیەکەنەوە ئەیبەنە عەرشی ئەعلا بۆ ئەوە نەتەوەی خۆیان بەرزکەنەوە پایەی نەتەوەی خۆیان بەرزکەنەوە بەڵام ئێمە کەسایەتێکی زۆر گەورە کە ئەوروپا ئاعترافی پێکا کە پیاوێکی مەزنە
ئێمە دانیشین لە فەزای مەجازیە یا لە دانیشتنا گاڵتە بە سەلاحەدینەکەین تۆ کەی ئەتوانی سەلاحەدینێکی تر دروست بکەیتەوە. سەلاحەدینی ئەیوبی کابرای ئینگلیسی لە خەلیجی عەقەبا لە کەشتیەکەدا بەزان دۆیلێکی لەگەڵ کرد ئاوا بە نەیزەکەیەوە دای لە فانسقەکەی هەڵیگرنیایە زەوی بی بەدە چادرەکەی من لەشکرکەشی کردبوو هاتبوو بریتانیا نازانم ئێدواردی دووەم بوو سووەم بوو باشم لەبیر نییە دوایی بە ئیحترامێکەوە نردیەوە کوا پیاوەتی وهای سەماوە کوا کەسایەتی وە هەیە کورد دەبێ شانازی پێوە بکە هەر ئەوە ئیسا ئەو سەرنجە خەڵکی ئێران و عەرەب شیعەکان ئەیدەن بە زەینەب لە پەنای سەلاحەدین ئەیوبیا و قەبرەکەی سەلاحەدینی ئەیوبی خەریکە بڕۆخێ هەر ئەوە نیشانی ئەوەیە ئینسانێکی بە شەرەف و بە کەرامەت و بە توانا بووە ئەگەر شیعە بووایە ئێستا 100 سەڵە و پڵپڵایان لێ دروست کرد بوو. زۆر باشە دکتۆر پشوویەک دەدەین و دوای درێژە بە قسەکانمانێش. دووبارە سڵاو بەڕێزان درێژە بە پەنجەمۆرە دەین لەگەڵ دکتۆر حوسێنی خەلەقی کەسایەتی دیار و هەروەها ئەندامی پێشووی کۆمیتەی ناوەندی حیزبی دیموکراتی کوردستانی ئێران. دکتۆر ئەگەر اینجا باسی ژیانی خۆت بکەین بە تایبەتی تۆ ئێوە یعنی لە گوندێکی پسکۆلەوە دەست پێەکەن و حەزەکەم بزانم ئەو گوندەی ئێوە یاخود بنەماڵەکەی ئێوە وەکو قوتابخانەیەک وا بووە بۆ مەنتیقەکە؟ ئەمن باپیرم ئەنێن ئەن لەبەر خوێندن بەڵام لەبەر ئەوە کشت و کاڵ و ژیان ئامرازی ژیانە و سەرچاوەی ژیانە و بابی ناتوانێت ئیدامە بدا بەوە کە خزمەت بە کوڕەکەی بکە و کوڕەکەی بنێرێ هەر خەریکی خوێندن بێ نێرێ بۆ کشت و کاڵ و جووت و ئەوانە یعنی باپیرەتمە بەس باپیرم ئەوش نزیک جادەی کرماشان سنەت زەویکیانە بێ دەبێ جووتەکە گاو نیر و ئامور و هەموو شتێ بەجێ تێڵێ و دەچێ بۆ سنە دوای 2 ڕۆژگاکان تێنەوە و دوای ساڵی دۆزنەوە کەەوە لە سنە دەرسە خوێنێ دەرستەواوەکە چێ لە بیارە لە زمانی شێعومەر لیادین هابێ وەختە ئەچێتە بیارە و ئەبێتە مەلاو ئەو شێخانی دێهاتەکەی ئێمە کە بن ئامۆزامان و کەمانگەرین ئێمە بە بنەماڵە کەمانگەرین ئەوانە لە دێکە بە ناوی ماسان خانەقا و تەکێ و تەرێقەی نەقشبەندیانە بێ مەلایەکیانە بێ مەلاکە ئەمرێ شێخی تەرێقەی نەقشبەندی نامەیە لە شێخلیعادی نووسێ مەلا عەبدولخالقی ئامۆزاومانە بۆمانی بنێرە و مەلا خانەقاکەمان مەلای نییە ئەو تێتە ئەوێ بنەماڵەی ئێمە ڕیشەی بنەماڵەی ئێمە لەو پیاوە لەو زاتەوە دەست پێکە ئینسانێکی بەدین و مامۆستایەکی زانا و ئاینی و ئەدێتەوە لەوێ و ئیتر بابی شمەر بوو مەلا و ئەمن لە گوندێکی تر لە نزیک هەر ئەو دیە کە بابم مەلا بووە بە ناوی سەرچی دیەکی زۆر خۆش و پڕ لە میوەیە و هیوادارم ئازاد بین پێکەوە بشین بۆ ئەو دیە نیشانت دەم لە پەنای چیایەکی عواڵانی پێڵێن زۆر خۆشە. بەرحاڵ من لەوێ لە دایکە بم و لە دەوروبەری ئێمە قوتابخانەی نوێ وجودی نەبوو ئەوەی کە هەبوو قوتابخانەی ئاینی بوو بابیشم دوای مردنی باوکی لە شەهری وەری 20 دوای کاتێککە ڕەزاخان ئەڕۆخێ بابیشم دێتەوە لە جێەکەی بابی دانیشێ ئەمن لەوێ دەسم کرد بە خوێندنی ئەوەی کە مەعارفی ئیسلامی پێڵێ لەبەرەوە مەدرسە نەبوو من کاکەم کوڕە شێخەکانی دیکەوە 3-4 کەسی خەڵکی دێهات و ئەوانە و ئیدامەمەمدا هەتا ئەو شوێنەیە کە مەلا بە قەوڵی خۆی دەڵێ 12 عیلم یعنی 12 زانیاری عیلمیکەتیانی ئەوەکەت خوێند 12 خوێندووە تۆ؟ 12ەکەم تەواو کرد دوای چوون دیپلۆمێکی ئەدەبیم وەرگرت دوای چوومە تاران لە دەوروبەری تاران بووم بە مامۆستا. دکتۆر ئەو منتیقەی ئێوە بڵێن ناوچەی ئێوە
بە تایبەتی گوندەکەتان ئەمانە لەباری نەخۆشخانە و مەکتەبی بڵێن پێشکەوتو وەکو ئێستا و ئەمانە هەبوو ئایا ئێران لە هەموو ئێرانەوە بوو یاخود ئێران بە مەبەست ئەو کاتە دەورەی منداڵی منە هیچ نەبوو هەموو کۆڵانەکانی ماڵان جێ پیسایەتی و کانی ئەمە لە مەبەستم لە هەموو ئێرانەوە بۆیە حکوومەت گرنگی بە کوردستانەکانی ئێران وا هەمووی وا بە تایبەتی کوردستان مەحرومتر بوو بەلوچستان کە 100% لە کوردستان مەحرومتر بوو بەڵام ئێمە دەرمانمان نەبوو دەوامان نەبوو ئاوی گەرممان نەبوو کەواتە هەڵاواردن هەبوو لەلایەنی سیاسی و ئیداریەوەوانە مەرگ وا بوو بەڵێ مەرگ هەڵاواردنی نییە ئەو فەقر و هەژاری و پیس و پۆخەڵیەکە تازا و دێ ئێمە بڕێ ماڵە شێخ و ماڵە مەلای تێدا بوو بڕێ نەزافەت و حەوز و ئاوێک و مەلەکێک و بەڵام ئاوی سرد ئەو جارکانیەکی بچووک بوو کە ژنانە چوون سەرەکەی گیرا بوو وەکو ماڵێک وا بوو بلەخەرە سەتر عەورەتێکە کرا بەڵام زۆر لە دێهاتەکانی تر ئەوەیشی نەبوو هەر بەرەڵا لەو لاپاڵە باشە دوکتۆر تۆ لەم گوندە بچووکەوە ئەچیتە تاران بۆ خوێندن کوێ بۆ تاران لە تارانە خوێنی ئەمە چۆنە ینی تۆ دەرسی دینیت خوێندووە و بەڵامەچی لە زانکۆوە خوێنی جارێکتە دەستی پێکردەوە یاخود ئەوەی کە خوێندبووتان بە شێوەیە کرد پێی بچیتە یاخر ئەوەی کە من خوێندبووم توانی ببێتە زەمینە بۆ وەرگرتنی دیپلۆمێکی ئەدەبی و ئەوە بوو بەهۆی ئەوە کە ئەو دیپلۆمە وەرگرت توانیم بم بە مامۆستا ئەوجار چوومە زانکۆی تاران دەوێت لە دەوروبەری تاران مامۆستا بووم چوومە زانکۆی تاران بەشدار بووم لە کونکورە یعنی لە تاقیکاری ساڵانەی ئەوە قبول بووم بۆ ئەدەبیاتی فارسی بەڵام من وەزی مادیم زۆر خراپ بوو درەنگ چوومەوە بۆ ناونووسی وتیان پڕ بووە یا فەلسەفە بخوێنە یا ساڵێتر وەرەوە ئەمنیش فەلسەفە تەنها شتێک هەیە پێڵێن مەقولاتی عەشر مەلا و فەقێ و شتی وای خوێنن یعنی چەند کۆنسێپت یا چەند مەفهوم چەند چەمک فەلسەفی وەکو مادە و زەمان و مەکان و ئەوانە هەر ئەوەم خوێند و فەلسەفەم نازانی فەلسەفە چیە بەڵام لەبەرەوە ساڵێ نەکەومە دووە و فەلسەفەم خۆنی سە پەشیمان نیم چون عەرەبیەکەم ئەزانی ئەدەبیات فارسی بۆ من زۆر ئاسان بوو پێویستی ناکرد کەواتە بە قازانجی تۆ زۆر بە قازانج و تەواو بوو بەڵام نە لە ڕووی هەڵبژاردن و زیرەکی خۆمەوە لە ڕووی ڕووداوەوە ڕوودیان هاتە پێشەوە نە ڕووداوەکە ئێوە ڕووداوی شەرایەت ئێمە شتە قوڵخێنین دووکۆر ڕووداویش دەڵێم شتە قوڵخێنێ بەڵێ ئەی دوکتۆر ئەوانەی کە لەوێ ئەیان خوێند کوردتان لەگەڵا بوو کوردی تیا بوو سەردەمە زانکۆ کوردی زۆر تیا بوو کوردی ناوچەکانی سەراسەری ناوچەکانی بە تایبەتی ورمێ و کرماشان و سلە و سەقز و باهنە و ئەکسەرەن کوردی تیا بوو وەرەوەڵام کوردی زۆر تیا بوو 11 ساڵ لە زانکۆ دەرسم خوێن بەڵێ ئەی دوکتۆرە و کاتە هیچ حرەکەیەکی سیاسی ینی ڕێخستنی سیاسی کوردی هەبوو ینی ئەدەبی بێ ڕۆشنبیری بێ سیاسی بێ شتێک هەبوو کە کوردەکان لە دەوریە کۆکاتەوە هەر ئەو بەدبەختی و فکر و بیر و بۆ چۆن و بیرۆکانە بوو کە لە زانکۆەوە ئێمە دەستمان پێ کرد کە گەیان بیانێر قەندیل و بووینە پێشمەرگە و سەر و کاپۆڵمان ئەوەیە کە ئەیبینی چوین بە دوای ئازادی چی هەبوو ناوی چی بوو ئەو کاتە هیچ ناوێک هەبوو شتێکمان هەبوو کۆڕێکی ئەدەبیمان هەبوو لە ڕاستیە لەسەر زبان زاهێرن کارمانە کرد بەڵام یەکترمان ساڵی چەنە دوکتۆر ساڵی ئەتوانی چلەکانی ئێمە کە بێتە 61 زاینی 1961 وانە ئەو کاتە مەسەلەن ساواک و زانکۆ ئەمانە هینیانە کرد ڕێگریان ناکرد زاڵ بوو بەڵام ڕێگریان لێوە کرد کاری وا بکەن بیان زانی بایان گوێمانیان لە بنا هەڵەکرد تویان تحمل ناکرد کەواتە شتەکە بە نهێنی بوو هەمووی نهێنی بوو حتا لێکۆڵینەوە
کێبڕکێمان لەسەر وشەیەکە کرد مەسەل هەڵ لە کوردیا هەڵمەتمدا هەڵچووم هەڵم گرت هەڵم بڕی مەسەل لەسەر ئەوانە وشە هەر کەسێ زیاتر لە هەڵ کەڵ وەربگرێ تێکڵاوێکی هەڵ لەگەڵ وشەکانی ترا مەسەل کتێبماندانە کتێبێکمان پێدا بۆ ئەوەی زبانەکەی زبانی کوردیمان بەهێز بێ لەبیرمان نەچێتەوە کە حتا ئەوەیشیان پێ ناخۆش بوو ئەوەشیان پێ ئای چۆن تۆ باسی زبانەکەی زبان زیندووەکەی تۆ یانێ نەتەوەییتی تر دوکتۆر هەر لە تاران ئێوە لەگەڵ خزمێکی خومینی ئاشنا من ئاشنایەتیتان چۆن بوو؟ ئەمە من مامۆستای دواناوەندی بووم لە تاران ئەو زاوای خومینی بوو ناوی چییە؟ ناوی مەحموودی بروجردی کوڕی مەرحومی ئایەتوڵا بروجردی بوو هەتا بڵێ ئینسانێکی پاک و خاوێن و سادق و محتەرەم بوو هەتا بڵێ ئیتر دوای ئینقلابیش ئەوە بوو پەیوەندیمان بەیەکە و گردو ئەو بەڵام پێشەوە من حەزەکەم باسی ئەو کاتە بکەین ئێوە لە ڕێگەی ئەو خومینیتان بینی ئەو کاتە بەڵێ پێش ئینقلاب خومینی لە قوما بوو بەیەکە و چوین لە دەرسێکا بەشداریمان کرد لەگەڵ ئەی پێش ئینقلاب کەی ساڵی چەند؟ ساڵی ینی لە 1940 ئەوان لە 60ەکانی زای 60ەکانە بەڵێ تێڕوانی ئەو کاتەی تۆ ئەو کاتە لەسەر خومینی چییە؟ حەزەکەم بزانم ینی پیاوێکی چۆن بوو بەڵام بەدیدی ئەو کاتەنا نەک بەدیدی دوای ئەوەی کە دژی کوردەوەسێتەوە ئەوەی کە من لێکدانەوەم لەسەر کرد دیارە ئەو کاتە من ناڵێم ئیسە شتێکە زانم بەڵام ئەو کاتە ئەوە زانیاری کۆمەڵ ناسانە و لێکدانەوە و کۆڵینەوەم نەبوو بەڵام بە زاهر ئینسانێکی ئارام و کاتێ منیان معرەفی کردوتیان ئەوە کوردە و لە زانکۆ دەرسە خوێنێ و بەیەکە و لە ماجستێرمانە خوێن بەیەکەوانە وتی بەخێر بی و کورد و فارس و تورک فەرقێکی نییە و هەر ئەو قسانەکە دوای ئینقلابی کرد یعنی ئەو کاتەش هەروە بیریە کرد هەروە بیریە کرد بەڵێ ئەی لە ڕووی ئاینیەوە ئەو کاتاڵێ لە ڕووی ئاینیەوە پیاوێکی زیرەک بوو پیاوێکی بەڵام ئەو بەرهەڵسکار بوو دیارە دەوری ئاینی بە معنا مشتهد و ئەوەی نەبوو لەبەرەوە ئایەتوڵا بروجردی بوو ئایەتوڵاکانی تر بوون ئەوان لە پێشە بوون ناوی تەنها لە شەرایەتێکە 56 پێڵێنەوە لەو ئەیلا 46 ئەو شەرایەتە کە دژی شار ڕاپەڕی گردیان و دەریان کرد 56 ئەو کاتە خومینی دەرکەوت دەنا خومینی کەس نەیەناسی بە مەشهوری منزورم لە حەوزەی عیلمیە خەڵکەی ناسی بەڵام وەکو مەشهور ببێت لە ناو وڵاتە ئەو بربەرەکانیە بۆ کە شاگردی خستیە بەندیخانە و دوایی نردی بۆ بەغداد دووری خستەوە لەوە بەڵێ کەواتە ئەوان بە زۆر دەریان کرد لە ئێران ئای چۆن بە زۆر دەریان کرد بردیانە عەشێتاباد چەند هەفتەیەک لەوێ بوو لە دوایەوە لە ڕێگای تورکیا و نردیان بۆ عێراق دەریان کرد بەڵێ ئەگەر هەر باسی ئەو سەردەمە بکەین جگە لەوەی کەوتی کورد و عەرەب و هەمووی هەر یەکشتن و یەک براو ئەومین هیچ شتێکی تری لەسەر کورد نەوت ینی بە تایبەتی لەسەر کورد قسە بکەن بڵێ خەڵکی شوێ چیەکەن و چۆن ئەو شتانێ نازانی خەڵکی کوێیە خەڵکی چی و کوردی چی و ئەوە بە دوای مەقام و پلەی خۆی ئاگەڕا و نەوەی هەستی تۆڵە سندنەوەی بە نیسبەتی شا هەبوو تەنها ئەو هەستەی هەبوو و حتا ئەچێتە لای ئایەتوڵا بروجردی دەڵێ گەرەکمانە حکوومەتێکی ئیسلامی پێکبینی لە کاتێکە لە قومایە ئەویشەڵێ مەکە کاریوە ئەگەر حکوومەت بکەوێتە دەست مسلمان و ئێمەی ڕۆحانی دینەکە بەربادەچێت و خەڵکەکە پەشیمانە بنەو لە دینەکە ئێستا ئێمە منتەقێدین ڕەخنەگرین با هەروە بمێنینە و باشترە تا ئەوە دەسەڵات بگرینە دەسە بە قسەی ناکەم
بەزە و ئاەتوڵایە خۆی لە ئێرانەوە لە شاوە نزیک نەبووە بۆیە ئەو قسانەی کردووە. ئاەتوڵایەکە لە ئێرانە ئاەتوڵا بێ ناتوانێت لە شاوە نزیک نەبێ. ئەو کاتە دەبوو پەیوەندی هەبێ لەگەڵ دەربارە لەگەڵ شاه. زۆر باشە دکتۆر، ئێمە لێرەیە کۆتایی بە مەڵقەی بەرنامەکەمان نین، کاتەکەمان بۆ مەڵقەیە تەواو بوو. لە ئەڵقەی داهاتوودا باسی کۆمەڵی بابەتی ترەکەین و دوایی لە سەردەمێکی ترە خومینیە بێنیتەوە. بینەران و بیسەرانی خۆشەویست بەم شێوەیەتی نەکۆتایی ئەڵقەی ئەم جارەمان پێکەوە پرۆمۆی ئەڵقەی داهاتوو دەبینین و بەخواتان ئەسپێرم. باسیەوە کرد لە منتقەی بۆکان و ئانە جۆرە شۆڕشێکی جوتیاری هەبووە. بە قازانجی سیستمی پاشایەتی نەبوو، لەبەرەوە پاشا نابێت دموکرات بێت. دووسێ نامەی مەرحوم مامۆستا شێعزەدینیش بوو کە پشتیبانی لە سەلاحەکە. بۆچی کاک ئەحمەدی موفتی زادەتان نەکرد بە قسەکەرێک بە شتێک؟ ئێوە ڕەهبەری خۆتان دیاری بکەن تا ئێمە حەقەکەتان بدەین. مامۆستا هەژار وتێتی ئەو کاتە کە من باسی چاکەم کردە بۆ کورد باش بووە، ئەو کاتە کە غەیبەتیم کردە بۆ کورد خراپ بووە. وتم حەسەن گوڵاڵە سوورە دەشتان دابگرێت، تەماشاکردن هیچ کەرێ ناکرێت.